شەوکە زوو بێیتەوانێ ئەو شتانش بۆ بکڕە بەسەر چاو باشە بەس چی دەوێت کیلۆیە قیمە و کیلۆیەک باینجان و کوولەکە بە تێکەڵی بەسەر چاو ینی ئێوارە مەحشیمان بۆ لێنەی ئەوە دەوێت کە لەماو خواردەوە مەحشی باشە بە قوربان خەمە نەبێ ئەی هیچی ترە نایە بۆ دێرم نانە ئەی باشە پێم بڵێ چیت کرد بۆ ئیشی نادیی خوشکم کوڕەکەی ئەوەی ئالانی خوشکە زادە من خۆم قسەم لەگەڵ وەزیرا کردووە گفتی یاوەتی بەسەر چاو هەر هەمووی بۆ جێبەجێیەکەم ئەی خۆ بۆ ناچی چ بۆ لای وەزیر خۆ تۆ هەمویانە ناسی ها ئەی چی قسەم لەگەڵ کردووە ژەنابی وەزیر وتی کاک شەوکەت هەر شتێ تۆ ئەمر بکەی من لە خزمەتام ئیشەکەی جێبەجێ بووە و تەواو ئەیدە باشە شەوکەت ئەو بۆ نانهێنی بۆ ماڵەوە ها جەنابی وەزیر مەحشی زۆر لێنێم ئەزانی چۆنە ئەگەر کرا دووسێنەوە لێنێ هەر زیاد نەبا ئەویش بێت و هینیش بێت سەفیر کە عیلاقاتشمان لەگەڵ سەفیرا بەقووەتە بژنەکەشی بڵێ باشنەکەشی بێ بۆلام باش نانەخەمە نەبێ بەسەر چاو خۆمە ویست بچم بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام وتم بۆ ئیشە بەسیتە بۆچی جارێت تەکلیف لەوە بکەمەوە هەڵەگرم بۆ کاتێکیکە دەستە خۆش بێ ئەی چۆن ئەی باشە بنادی خوشکم بڵێم خەمی نەبێ بۆ کوڕەکەی بەنادیە بڵێ ئەم سەری مانگە یەکەم مەعاش ئاران و وەریەکرێت الله دەیخوا حافیزی چکە و ناوێ نا بە قوربانە بم دەیخوا حافیزی بێ ئەگەل لە خۆ بێ ئەڕۆم ش زیاد لێنێت بە حافیزی بێ ئاواز وەرە مێشکم تەقی بۆ خاتری خوا ئەزانیشی خەریکە تێگەچم تۆ سۆزەیە بێنە با قسە بۆ بکەم ئەری ئاواز ئەم شەو کەتەفەنی دراوسێمە ئیشی چییە؟ ها؟ بەخوا نازانم بەسەڵەن ئیشی ویناکار یعنی بڵین دەستی ئەڕوا؟ دەستی ئەڕوا ئاخر بەس پێم بڵێ ئەو قاپەشم بەرێ ئاخر بەچی دەستی ئەڕوا وەک من بزانم ئەو هینە دەڵاڵی خانوبەرە و زەوی و دۆن و شتی وایە ئیتر دەستی بەچی ئەڕوا ها؟ والله دوێنێوارە گوێمە نایدەی ژنی بوو ئەیوت دعوەتی ئیگوایە قۆنسوڵی هندستانن حەزان بەخوا ڕاستەکە یادرۆ ئەزانی چییە لەوە ئەچێ ئەم شەوکەتە فەنیە لە دەوائیلەکانە دەستی زۆر بڕوە ئەنگینا چۆن خەڵک نەخۆیەوە قساکە وایە یانە بەخوا نازانم ئەڵێم ئاواز ئەڵێ چی بۆ مەسلەی نەخڵەکەم بە شەوکەتە فەنی بڵم خوا عەلیمە بەو نەقلێمە کەس ناکرێت کورە تۆڵی چی تۆ لە زراعە و لەکوێ بۆ بەڕێبەراتی پەسەپەرد بووکێزێتەوە ئەزانی چییە هەرچی شتە ئەتوانێ من ئەزانم ئەم نەقڵە بەو نەخرێ بە عیبادەت بەشەر ناکرێت وایە باشە تۆ بەلەمەکە با من قسە لەگەڵ نایدەی ژنیا بکەم بزانم ئەوەڵە چی ئەزانیشی بەس بە عەقلانە قسە لەگەڵ نایدەیە ئاوە مەحاولە بکە قسەی لێ دەبێنە ئەو نەقڵەم بۆ بکەن یەک هەدیەی زۆر باشیان بۆ باشە تۆ خەمت نەبێت خوا گەورەی شەڵا بۆ دەکەن زۆر باش ئاخر دیکاکە ئەزانی شوێنە شت بە پەلە ناکرێت بەسەری تۆ ناعی باخر من یعنی ئەو قسانم پێ ناخۆشە بەجددی یعنی تۆواتە سەوڕەکە ئیشەکەی تۆ هیمال کرداوە نەبابە نانای بە پیاوین و خۆمان بە ساحب شەهامەت ئەزانین و ئەی چۆن نانە من وعدم پیاوی نا بەسەری تۆ ئیشەکەتەوە نەی نەماوە ناوە خۆ قسە لەگەڵ زەناوی بەڕێوەبەری شا کردووە ئیشەکانی هەمووی ماشیە بێ ئیشەڵڵا ئەی تۆ قەزی نەقڵەکەتە ئەزانم قابلە لەبیرم چوو بێت نانا باشە بەسەر ئەو چاوانم لە قسەشم لەگەڵ وەزیری پەروەردە کردووە ئێتە ئەبزانن ئەو ئیسیجابەی باش بوو ئیسیجابەی باش بوو ئیشەڵڵا شتەکانە هەمووی ماشی بێ کاکە تۆ خەمی یەک شتێدا ئەمەنە باشە بە ساقەم باشە بە قوربانی تۆم دەیخوا حافیز بخوا لەگەڵ خلاص کاکە بەخێر بێ سلام علیکم چۆنی برا دەستەکانی ماچ باشی دەدانیشە دانیشە زۆر سپاس ناکە چۆنی بەدان بەخێر بێ یاخوا فەرموو ئەمرکە فەرموو یاخوا بەخێر بێت چاو ماچەکەم قوربانی تێگەی چاو ئاو ئەوانە ناخۆی بە ساقە زۆر مەمنونم وەڵای قوربان ئەو ڕاستی وێ لای برادەرێکی جەنابتەوە نردبێ بۆ لاوتی شەوکەتە فەنی پیاوێکی تا بڵێ بە ڕێز و بە نرخ و محتەرەمە منش کابرایەکی بێ ئیشم هاتمە خزمەتی بەشێکم ئیشێکم بۆ بدۆزیتەوە کەم و تەسیرە بم بۆ بێ ئیشەی ئەم گەنجانی ئەمڕۆ
تۆ کوڕێکی گەنجی قۆ سپۆرت ماشەڵڵا بێئیش بەجددی یعنی ئەم مەملەکەتی ئێمە نازانم بۆ لێ هاتووە والله بەسەر چاومادام لای برادەری خۆمەوە هاتووی دڵنیا بە هەوڵی جدید بۆ ئەم چونکە من حەزەکەم کەسانی ئاوا وەکو ئێوە بەرلیاقەت و ئاوا متحمس و گوج و گۆڵ ئیش بن ئیشان دەستکەوێت تۆ شاهد شتت هەیە؟ والله ناشکری نەمە شادە سواری دایمەیە وەختی خۆی باوکم نەیەڵا مەکتەبتەوەکەم وتی بڕۆ ڕۆڵە بڕکەی حیوان بەرە پێش لەو ناوە چی ئەەکەیت بە تەمای شەهادە بێ هیچی بۆ ناکرێت ئەمەش خەڵەتێکی تری کۆمەلگاکەی ئێمە چاولی ئەو تالنتانە کەس نییە ینی لە خۆی بگرێت بەجددی قورس ینی باشە یعنی تا چوار خوێن بەڵێ کوردە باشە تێگەی بەس نییە لە باتی پەنجەوە توانی ئیمزای بکەیت کاکەژان من هەوڵەیەم ئیشێکی چاکت بۆ دۆزمەوانێ لەبەرەوەی گەنجیت پێم خۆشە دایمە یعنی متعاون بم لەگەڵ جاجە نابێت ئەگەر خۆت پێ خۆش بێ هەوڵێم لە مەتاقدانیم ئەی بە قوربانم مەتار چی بکەم لە مەتار تۆ بێژگەلەوەی ئەو کوێنە خوێنەوارێ دێ لە چی ئەزانیت قوربان وەڵا زۆر دەزانم شکوت وەکو ئێستاەکی تراکتۆر مەشینەی هەفتاکان ئەنتەر بەڵێ ئەوە زانم ئەمجا ساقی کەمپاین کەمپاینە ڕۆنی بۆ گۆڕم ئەوشتان نازانم ئەمجاهینی هەباشش ئەمجا شارەزای ئەو دەسوگەرێشم لای چووکم لای وڵاق و حیوان ئەوشتانە بووم ئەو بۆیە پرسیارانم لێ کردی چونکە ئەو سیاقەتی تۆ ئەو لێخورینەی تۆ شتێکت بۆ ئەەکەم ئەزایی چۆنە هەخۆ بڵی ئەوە منم ئەمە منم دنیا لە بەردەستمایە تۆ حەقت نەبێت بەس ئەزایی چۆنە ئەمانە تێچێ بەخوا چی تێچێ واللهی پارەی تێچێ شتی تێچێت ئەوانە ئاکە من ئۆکەیم وەرگرت ئەو کاتە پێ دەڵێم ئەبێ پارەکەشمان بۆ بێنی چونکە خۆ دەزانی بۆ خۆم بەسەری تۆ چەندی تێچێ قوربان پارەکە واللهی تقریبا تەعیناتی تۆ تۆزێ قورسە لەوانەیە 3 میلیۆنێکی بێت تۆ با نەتیجەکە بێتەوانی ئەو کاتە ڕێکەوی باشە باوکە زۆر دەمەمنون خوا دەزەڵاتەوە خواحافیزی بێت قوربان تە چاوەڕێی خواحافیزی بێت خواحافیزی بێت ئاجان دە باشە کولە میارەیەک هینە گادەیەکەکەی ئەی چییە کورە دەپیا و دڵی تاکێ من لە ماڵەوانی پەپو لە ڕەشەمانەوە دێنە ئەی چێ با بە حەزەکی داوەتی من بۆ چی وەنە ترسنەگی فانتە بەڵێ قوربان باشە وەڵڵاهی جەنابی وەزیر احتیمالە خۆشی بێت هینا پیاوە خزمەتی کردوین و داوەتیشی بۆ کردوین باوەڕێ هەبێ مەگەر خۆت ئاسایی داوەتی ئاوا بکەیت ئارە وەڵڵا کورەکە وەزیرێکی زۆر بەڕێزە باشە نادڵنیا بێ بەخوا دڵتان ناشتێنم وە لەو ئیش و کاریشم زۆرە بەسەر دڵتان ناشتێنم نییە لە بەخاتیەوە لە بەخاتی جەنابی وەزیری دێخوا حافظ باشە بە ساکە باشە یاخوەڵە کاک شەوکە چۆنی سەر چاو هاوەحواڵێ بەخێر بێ یاخوا شکر باشی سەر هەردوو چاو ئێمە شوێ دیوە کاک شەوکە نامناسیتەوە وەڵڵاهی بڵێم چی نازانم کورە کاکەجان ئەمەە مەشغەڵەت و زەختی خەڵکم لەسەرە باوەڕ و قەناعەتە بێ بەم ڕژگارە ئیتر تەکالیفی خەڵکو ئیش کاری خەڵک جێبەجێ ئەوە واجبیشتانە کورە خزمەکەی جەبارە کاکە جەباری خۆمە جەبار چۆنە وەڵا باشە ڕێزی هەیە بۆت ئەبا قورآن مش بەخوا ئەوەنە باسی قورس و سەنگینی تۆی بۆ کردووم هەر کە هاتم بە تەلەفۆنەکە زانی تۆی هەزا ئەوە ئێستا برادەری عەزیزیشی خۆشەویست وتی گەعدەمانێ و ژەنابی وەزیری ژێت و تۆ ناگەر و مامشکێنیت و وەڵڵاهی من یعنی ئەزا تو وازی لێ بێنە ئەمرکە بیرە چوە ئیجازەی مەطعەمەکە ئیجازەی مەطعەمەکە وەڵڵاهی تۆزێ تەخیریش بووە ئەبێ ئەوە دوو دانەمان نەچڵێ یەخوا بەخێر بێ یەخوا ئەها خوای گەورە بیێوێ شتێک ئاسان کە ئاوایەتە بەردەست چۆن ئیشەکەی تۆ تەکلیفەکەی تۆ ئیجازەکەی تۆ بەدەست ئەم بەڕێزێ کوردی کورد ئیجازەکەی تۆ لای ئەمە ئەمە دانی مادە
خەمە نەبێ بەسەر چاو بەسەر چاو قوربانم دەمێکە چاوەڕێ زۆر مەمنونتانم هاوڕێ دەبووی جێبەجێگە کوڕی بە ئەمە برای کاک جەبارە لای خۆمانەوە ئیشەکەی بۆ بکە ئەگەر ئەکرێ بڵێ ئەکرێ ئەگەر داشکردم لە ناکرێ بەسەر چاو بەسەر چاو کەسی خۆ دۆستی من هاوڕێ وا بەساقە بەسەر ئەو چاوانە هیچ وا بزانە ئیجازەکە ئەوتان لەناوی پارتایە تێگەی ئەبێ ئەم ئێوارێژ داوەتیان بۆ بکەم ئەم ئیجازەی ئەم خۆزانم تۆش بۆ خۆت نییە بەس بەخوا ئاینی منە حەزەکەم لەسەر گیفانی خۆم بووە نا ئەوەش هەری تۆیە ئەوەی گیرفانی مێش هەری تۆیە بەس یەک دەقات جوابێکی ئەو تەلەفۆنە بەمەوە واللهی جوابی تەلەفۆن بەروانێ کەچی باشە تۆ عیب ناکەی ئەم قۆڵبڕینە تاکەی ڕۆژێ بکەی بە بەڕێوەبەری دایرەی ئاو ڕۆژێ بکەی بە مدیری مرور ڕۆژێ بکەی بە مدیری تاپۆ ئەرێ بەسە بەسە عیبە کابرانی وەیە تەلەفۆنەکەی شوێ گێمانە بێت بۆ کە من پانەیە دێ خۆ بێ درێخیم لێ کردویت کاکە جان بەڵێ ئەڵێ ئەم هەموو تەکلیفە ئەوتم ئەبێ بیکەی ئەبێ بیکەی بەس ئەڵێم کاک شەوکەت خۆ ئەمیش خۆمانەیە گەر لێرە کورە خوتوازانی ئێمە بۆ ئێمەیە من ئەم ئێوارەیە بێ گادەی شامۆ کەم لەگەڵ کاکە هاوڕێ ڕەفیقمان بەس بەخوا نا بەس تۆ جۆ بگرە پێم خۆشە لەسەر گیفانی خۆ قوربانم بەس پێشەوەی پارەکەوە مێ 500,000 زۆر نییە بە شەرەف و بە ناموسم ئەمەی کە توێلی باوەڕێ هەبێ جاری وا هەیە مەسەلە کە تۆ بە تۆم تۆ 500 مێزی وا پارەکەی دەفەکردووە لە 160,000 سەر و شەڵ خۆ قابل ئێمە تیجارەت بە ئێوە بکەین باشە بەسەر ئەو چاوەم ئەوە ئیتر نییە من چاوەڕێی لوتفی زۆرم پێ ناخۆش ئەم مەسائیلی پارەیەکەوێتە ئەم ئیشانەوەی کاکە تو ئیشەکەتی کاژیان فەرموو بەساخەم لە خزمەتایە بەسەر چاو بەسەر نانە خەمەنە بەس ئیتر مطمئین بم کورە 1000 مطمئین بە 1000 مطمئین بە وە بزانم کراوە ئەوتان لە ناویشتان ئارە بەس مەمنون بڕخوان لەگەڵ بڕۆ بە قوربان سەلام کاک جەباریشتە عەلەیکوم السەلام خواحافیزی بێ ناهیدە خان چۆنی؟ تاکی ئەحواڵە باشی بژی سپاس دەکەم خۆ بەتەمای چوونە دەرەوە نی؟ ئەرە وەڵا بەتەمام بچمە دەرەوە دعوەتم بۆ خێر بوو وەڵا بەتەما بووم بێم بۆ ماڵەوە وەلات ئیشێکم پێت بوو ئەقەی چێکە فەرموو فەرموو وەرە ژوورەوە فەرموو یاخوا بەخێر بێ فەرموو یاخوا بەخێر بێ خۆش بیا خۆ بە قوربان فەرموو فەرموو دەستت خۆش بێ ئەوە چیان پەرداخە جوانە لە کێ بوو؟ بە هەدیە بۆیان هێناوم لە کێ بوو تاتووە؟ وەڵاهی ئەمە هەدیەی سەفیری ئەڵمانیا بۆیان ناسی؟ ئۆ پار لە عیدی میلادی کچەکەی سەفیری هۆڵندا ناسیم ژنێکە خانەیان بۆ هەر شوێنێ بچێ هەدیەکە کڕێ بووی دیارە دیارە ئەم قاتەش تازە لەبەرتان نەمبینیوە ئەمیش هەدیەیە ئەمەش ناشێ هیچنی سەفیری نیپاڵی یاخود بەنگلادیشی بێ نا هی ئەوان نییە ئەمە هی سەفیری وەزیری کارەبای عێراقا هی ئەوە بە بۆنەی عیدی زەواجەکەم بۆی نردۆم پیرۆزە ئۆی بازنەکەم لێ دەست نەکرد ئەو بازنەکەم بۆ هاتوو دڵنایە سەیریکەی ئەزانی هیکەیە ئەزانی کێە هی سەفیری ئەمریکایە دڵێ نایە سەیریکە ئەم منە جوان بە بۆنە عیدی میلادەکەمەوە بۆی نردۆم پیرۆزە وا دیارە لەگەڵ شەوکەتە فەنیا زۆر بەختەوەرن زۆر مرتاحم بێدڵیم ناکات لەخوا بەزیا بێ بەسەزانانی ئەم شەو من و مەردەکەم باسی شەوکەتە فەنیمانە کرد بەڕاست چیتانەوە وتمان بزانێ ئیشی چی ئەکات؟ وەڵا هەموو ئیشێکەکات ئیشی دەوایرۆواناکە؟ ئەی چۆن هیچ ئیشێ لەژێر دەستی دەرناچێ هەموو ئیشێکەکە وەڵا نایدەخان ئەوەی ڕاستی بێهاتم بۆ ئیشێ کە بتوانێ بۆمان بکە جا چۆن ناتوانێ هەموو ئیشێکە توانێ بکە وەی بەسەر چاو ئەو چاوانە خۆش بێخوایە دەبخۆ دەیە شەربەتەکەژی ئێرە نییە ئەیوە چی؟ نازانم وتی ئیشەکەی بۆەکەم ئەو هیچ ئیشێکی لە دەست ناچێت پێم نەوتی ئاواز وتم ئەو پیاوەشتی زۆر پێخرێت ئێچی تری وت
وتی بە بچە بەلای شەوکەتی مێردم بزانە ئیشەکەی لای کێ تا بۆ جێبەجێ بکەم. ئافرم هەر خۆم سبەینێ نییە ئەچم بۆ لای شەوکەت و ئیشەکەی زۆر باشی تێگەنم چی و چی نییە. تۆ پێم بڵێ سەی ناهێتی ژنێکە ئەمە نەفشەکەرە ئەیون بەداخی شکای بۆ دانابوو شتی تایە نابوو ئەی ئەمە پەرداخە هی سەفیری هینە هۆڵەندیە سەفیری هۆڵەندیە سیرەکەم جلەکانیشی جلێکی ناشرینی لەبەرە ئەمەشی سەفیری ژنی سەفیری هۆڵەندیە ئەم جلانەکە بێناوە سەیکە بەخۆلا سارە ئەم ژۆژ بێتی کاتە شتاشی پێشانە سڵاو و ڕێز بەڕێز کاک جیهانگیر دێتە لای بەڵکو بیرەکەی بە سێڵێنی ڕەسمی بۆ لێبن لەگەڵ ڕێزدا ئەمە برادێکە تەکلیفی کردووە کە ئێمە یارمەتی بیری بە سعیری بە سعیری ڕەسمی بۆ لێبن لەگەڵ بردی خۆ مەزان چۆن تەپ و تۆزیکی هەڵسێن. شەوکە گیان ئەڵێم ئەوە ئیشەکەی ئاوازخانی ئەو دیومان هیچ یعنیەوە لە جێبەجێکردنایە ئەی کوڕەکەی کاک عومەر هاتبوو ئەیوە چیتان کردو بۆ ئیجازە سیاقەتەکە ئیجازەکەی هەیە کە لە عادە تۆ سعرەکە و پێوت پێم وت چەند 700,000 های تڕحێو کەرە مەمرە بەهارە کورتانی وا لە شارە هەم قسە قۆڕانە چییە باشە تۆ بۆ سنعاتەکە ڕەزید و سووک و سەلیمەکەی من پێم نەوتی هەموو ئەسعارەکان بۆ کەمە ئەوەتە لێرە هەمووی بۆ نووسی و سعرەکانیش دیارە ئەوەتە لە تەنیشتی نووسیمە ئیجازەی سایەقی خصوصی بێترایی بەتراییەوە عمومی بێترایی بەتراییەوە پێشخستنی ئەمەلیاتی لەوزەتێن و ئەمەلیاتی مایەسیری هەردووشی یەکسێرە چونکە هەمووی تەقانە هەردووشی لەسەرەوە لە ناوەوانەی هەمووی تەقانە کاتی زانیاری فیزەی شنگن فیزەی کەنەدا فۆرمی دامەزرانە تێگەشتی تۆ ئەمە لای من بێ باشە هەموو سعرەکانی لەسەرە ئەبێ عاقڵ بیت چۆن گوارەیەکەی تەجۆ ئەم سعرانەش بیکەیتە جۆت و بچێتە ناو مۆختەوە باشە من حەقی هەیە ئیجازەی عمومی بێترایی 2 ملیۆن دینار ئیجازەی سلام علیکم کاشتەکەت باشی خێری سەرچاو یاخوا بەخێر بێ زۆر مشتاقم بەخێر بێ ئومورت چۆنە لە چییە وەزعیەتە لە چییە تەلب دەرەکەیت لەگەڵ کیشانەوە بینە ئیشەکانی چۆنە باش وەڵڵەهی سەرقام باوەڕ دەبێ باوەڕ دەبێ کاک ئەحمەد بەم ڕۆژگارە تەکالیفی خەڵکم لەسەرە یعنی ئەگەر کە بۆشیان ناکەم یعنی نەک من بۆیان ناکەم ئەوان کە یەکێک تەکلیفەکەم بشکێنن کۆڵێ متەسیرە عەزەمەک برادرم چۆنە باشە شکر خێر بێ وەڵای لام وایە دووسێ جاری بۆم باس کردووی جا من ئەمەوێ نەقڵ بکرێم ئەجا خۆت دەزانی من خەریجی زەراعەم شەهادەکەم دبلۆمە مەسە شەهادەی بە کەلۆرەسم نییە تو ئەتوانی ئەم نەقڵ بۆ بکەی کاک ئەحمەد ڕجای لێکم ئەزانی چۆنە ئەم شتە هەر عیبە تۆ بەمنی بڵێ ئەم نەقلەی تۆ زۆر بەسیتە هەر زۆر بەسیتە من ڕەبتم نییە بەسەرەوانی شەهادەکە بەکرەلۆسە دەبڵمۆمە گورە من لێت تێگەم کاک ئەسیتە ئەزانی چۆنە کاک شەوکەت وەڵای هەوڵی زۆرم ماوە یعنی جوابێکی ئەرێنیان نەیاومەتێ ئەرێنی لای منە من ئەدەمێن ڕاستە وا بزانە ئێسان نەقڵەکەت بووە بەڕاستی ئەزایی چۆنە من ئەگەر ئەم نەقڵم بۆ بکرایە بەڕاستی ئیسراحەت مەکرد ئەیکەی ئیسلاحەت ئەیکەم ئیسلاحەت دەکەیت ئەیکەیت ئیسلاحەت تریشەکەی دوای ئەویش ئیسلاحەت دەکەیت ئیسلاحەتەکان هەمووی بەڕێوە بەس بۆ خوایە کاک ئەحمەد خوا عەلیمە بۆ سەرەوانی یعنی تۆزی ئەم ئیشی تۆ نەقڵی تۆ ناوێت ناکرێت بەڵام تۆزی خموزیەت و تێگەی معقەدە خۆش دەزانیت شتەکە بۆ من نییە یان ڕاستە قورسە ئەزایی چۆنە کاک شەوکەت تەبعاً منیش مناڵ نیم و تێگەم مەسەل ئەم ئیشانە بەڕاستی دەعوەتی ئەوێ مەطعەمی ئەوێ مەسەل کەڵە شێر خواردنی ئەوێ ئەزانی چۆنە هەرچیەکی دێچ و من ئەیخەمە سەر و سەرچاوم خەبی ئەوە نەبێت بەس ئیشەکەم بۆ بکرێت ناتو خەم من نەبێت چونکە ئەزانی چۆنە خەڵکێک ناتوانێت تەکلیفی مشکێن چونکە من من هینم لە لوتکا نەکەویتە خوارە لوتکارە چۆنە پێنە کەس وەڵی تۆزێ کزێکی سەرنایی هەیە چخۆمە بارێت لەبەرەوە
ئەلو سۆنی گیانەکەم گیان جەنابی وەزیر بەڵێ قوربانتم باوەڕ هەبێ باسمانە کردی لەگەڵ کاک ئەحمەدی دراوسێمانە بڵێ ئەحمەد ناسی کاک ئەحمەد مێردی ئاوازخانی دراوسێمانە من لەگەڵ ئاوازخانە بینم زۆر زۆر خۆشە و کاک ئەحمەدیش هەر عەینەشە چونکە براژن ئەوە دەی باشە دەی میوانە لایە باشە بە قوربان ئەڵێم درەنگ نێیتەوە تااقەتی چێژگەرمکردنەوەم نییە باشە زوو وەرەوە کورە با جەنابی وەزیر قوربانتم ئەها من مەمنونە دەبم مەگەر ئیشەم بۆ جێبەجێ بکەیت چونکە ئەزی دراوسێتی گرانە فەزلی هەیە بەسەرنەوە کاک ئەحمەد ئەی باشە پەتاتە بۆ سوورکەوە ساختە چی بە قوربانێ بم بەسە چاو بەسە چاو سەلامی لێ بکە سەلامی لێ دانیش دانیش بەڵێ 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 باشە بە قورە کاک ئەحمەد سەلام لێکە لطفە دەیە گەورم خوار لەگەڵ خوارس خوارس ئەڵێ چی ئەگەر لێ بوو بەس کاک شەوکەت نازانم ئەو تەلەفۆنە دەنگی زۆر ناسک بوو غەریبیش نەبوو لە لامە و دەنگە ئەوە ئەم پیاوە زۆر بەڕێزە دایمە بە ئەتەکێتەوە قسەیەکە قسەکانی زۆر زۆر ناسکوس پیاوێکی زۆر زۆر خۆشە کراوەیە کراوەیە زانی چۆنە ئەنجا تەڵەن ئێمە دراوسەی یەکتریشین ئەگەر ینی هەرچیە بکەین منەتی نییە بۆ یەکیوایەوە نییە ئەنجا ئەگەر ئەم ئیشم بەزووی بۆ نەجات بی زۆر زۆر مەمنۆتم قورسە و یعنی قەناعەتیشت هەبێ یەک فکسی ناسی تێکە حرام بۆ چڵکی سەگ یا کاک شەوکەت زانی چۆنە من قابلە حاڵ نەبوو بۆ من ناڵێم و تێگەم ئەزانم ئەم مەعامەلانە ئیشی ئەوێ و بەخوا قارەشی ئەوێ و مەسمایەوە نیە دعوەتی ئەوێ جۆر لە شاقی گیان ئەو معاملەی من چەنی تێچ و ئەیخەمە سەرسەر و سەر چاو تو ئوخوە ئێمە دراوسی تۆ پیاوەتی زۆرە بەسەری بۆنێ ئەمەیان من دەفعیەکەم هات بێتە مالیەوە تەنافێکم بۆ تۆن کردوێتنەوە یا مەسل بەلوعایەکم باوە بکەی حینەوە ئەمانە من لە خزمەتە مەلکە لەوێ نەبوو کە چویت بەڵێ ڕۆژە براژن تەنافی پسڕایتر چوو تەناوشتەکەم بۆین کردەوە باش نە زۆر تەبیعی ئێمە حەڵاڵ ئینشەڵا خوا دراوسێتی کەم دەکا لام وایە هەژێکیش بۆیە پێی بکەین منەت نییە ئێمە دراوسەی یەکدان زۆر بێخەم بەو ئیشەکە کراوە تۆ زۆر باشە ئەجا من ئێستا معامەلەکەم بیچوو بۆ بێنە حەزەکەی لە ماڵەوە ئەگەمە دەست ناشن تۆ مەیەنە دەسەوە من خۆم یەمەی بە خۆی وەلا باشە ئەمریکا ئیتر من زۆر زۆر سپاسی جەنابە دەکەم قوربانتم زۆر سپاس نانە خەم نەبێ شوێنێکی هادی و خۆش زۆر خۆشە زۆر ئەو یانم بۆ شوێنی ئاوە بە شۆکەگیان نەوەم سپاس زۆر مەمنونم جا تەشریفە دەگەن بڕۆیت دوایی بیتەوە شۆکت ئەوەمە خواردنەوە دروست کردم بۆچی منە هێنا بۆ ئێرە چێمو ساعی دەکەم من ویستم بوو هێنم بۆ ئێرە جێوەیەکی بۆ بخوڵکێنم تۆ داوەتی شەوکەتی ئیتر ئیلاقە چییە بەسەرەوە وانێ چەنە وەرگرتووە لە ئیشەکەی کاکەریم ها تۆ هەر بخۆ ئیلاقە نەبێ بەسەرەوانێ بەنە پێشام قەبیلات سمك مشوي يك أو بالفرن لحم بطاقة والخضار شيش قاوخ طاوغة كل تشاو من بينيجنا سكالوب خوش بلا خوش اخواتنا كانوا راقية عجيبة چییە؟ چێ شوکە؟ بە قبری بە قوڕمان وەجدایەوانێ نایتە بۆچی؟ بە شارەتم کابرایەک لە پشتەوەی ئاور نەیتەوە چییە کامەیە؟ ئاور نەیتەوانێ باشە کێ؟ عەلیمە بۆ سەرەوە وعدێکم پیاوە سەرۆشی ئەمریکاش ناتوانێت ئەوی بۆ جێبەجێ بکەن هی نەقڵەکەیە؟ هیچی ئیجازەی سیافەت بەبێت رای؟ شەڵەوە بووە
أي شيء أي كامي أي تعين كدنك يا أي في شنقلك يا ان شاء الله فيزي شنو منها مشتكان ملايا كامي أنا بينفض يا كورا زاني شيء واحد بياوا لما طار عيني أويانا من نوسيوا ما تعصيها أي شو كي كورا بلي لما طارش بيا متو بتشي عين دكم بتشي مدير لا بفرو كوان بشرف بناموس منازل لا يخش بنوسي دناو ناسدو هو بجديده زين شو انا هل ببيدن ريكو بيجي حسوا خو زلواني وبرو أنا بروين أبوي عقل ما موضوع نايبري شلون عقل نايبري بو نزم تو لو صور شوكة فني واو شوكة فني واو ترسم دو أي شيء وانا قال في رمضان تو بعقلي شوكة فني بياوي كان ريزي بياو شاكان وعدي بياو من لمتار داني لقال أول شهر بو توش بي أليم أجر بمنش باور ناقي خود تواني بشي بولاي بزانة شو بياوي كرم شلون ترسم عن شوكة فني هذا السبب رأي هێواش دەماخسز هێواش ئێمە بێ ساڵی دووجار ئەو کاشە تامیرکەنەوە قاچەوتی بەعەرزە ئەوە سەلام وابێ قربان عفوك جناب قلي وكردو لا برادران وتبو كيتو جورو تحيناك او هر بود لناي خوم بو تاكيدي جنابي شك كره بس بابا بس تو هتا من ليرم قردي عذاب تحيم ومكا هتا من ليرم شو دماغ توا بلا بسرچ داي بيان بلا بزانم او دوسيتان چی دکری کابری خولبر قربان دوسي ساركه كره سیاری چی کاک سیاری چی با قربان علم کابری خولبر اها تمام باركه والله قربان خمينه به زانياركار من همو دست كوتو هر همو شي راست ايه دباش دبر بقربان دبر بوم بينا بس قربان بخوات رسم حاشاي لبكا وتم بان اختي بلقي باشترو من المستر كوكينوا او اختي ان بردم جنابي اوا نوازي لبينا من يفكرم بوها تو جيبا جيكم تو قني بسرو نانا قربان اقد بخصي منكي من فكريك بوات واحد زور ولا ويتو باشتري ولا دماغ سس ميترش انا فكري توي شي وازي لبينا نانا قربان بخصم كوي من لويتو باشتري لا حول ولا قوة إلا بالله دفر بفكري توي شي قربان ألم توبلي باني وطلبه دور خويا دور باشا بس تيم جينا الرويبا باشا بيم بلد شكري واسطي بوتوك تو دامس ليرا الله قربان خو كان بازي ناقي ششم بدمتا كان بازي او بوريك كي واسطي كرتاوكو دباش دي بربو كرب له مدنيكا بلا اشينا درواني خير اخوي حاضر كم قربان منيش بيم لك بو شوي بابا خويا ما ناتي مو شخ مهمه يقاشين بو او دبردي اي قربان زورتان بيتشي في معنى اي بنيرم لفيقه والمبوردوكتان كاكله انصراف بودروا تشاولي بخوا بوليسي تشاك مالي دي باشا فرق باشا بله قربان جان باشا والله قربان جان بقرآن مجالب هبي من لخدمته بو خلقي يليت ليش سداني شي وزارتكم وشاوم بو احبابنا بكوي نا هز سدان ليم كي كوبنو تاني روزي كوبنو تان نبو هي وزارة بيملي يم ولاد باشا نعم هو أخذت وازن الدعوة وأمانة بينا والله مجال مني ما قبلت بخاتي جناب سريك اليابا باشا قربان لا ضل نيابة ضل نيابة باشا قربان فارس والله ينال كاكي جان عفون كنت خوا يا اخوا بخير بخير بين شوني قربان ومرتاد جناب بخير كاكي جان تو سوني ستشاون يا اخوا بخير جنابك كاك شوكتي بلاش والله كاك شوكت برادري شي خوشويستي خو ونارديني بولايتو معامليك مان هي شاولي قال لي اخلك شو انا ما دوسنا وعلي اخواني ومسرونا يا متمشي بيك أنا إيش نسأله؟ والله زيادة. أبدا. زور سباس تكم والله راسبي معامليك ماني وتيان بكاك شوكتنا بكري بكسنا. إيه. والله جا. معاملك شيء؟ والله راسبي بريك ما هي بوليسي راسبي. أما نويل دايركي خوي نقلي كي بوجو ملك.
لە دایرەکەی خۆیەوە بۆ گومرگ زۆر بەسیتە بەسەر ئەو چاوانم ئەوە شتێکی زۆر تەبیعیە لە لای منەوانێ والله ڕاستە فەرمووی بەس من خۆم هەوڵم وایە و تیانەبێ بەدیلی هەبێ بەدیل نەبەدیل نە هیچ ئەوە من وابزانە ئیشەکەتان بووە بەسەر ئەو چاوانم دیارە جەناب دێکی بەڵام حەزەکەم بزانم چەند تەکلیفەکە کاک شەوکەجیان ئەو ئیشە چەند تەکلیفەکە وەڵڵاهی ئەوە تۆزێ نەقڵ خۆدەزانی لیۆنێ بۆ ئەوە تۆزێ قورسە ئەنجام من چی بۆ بدۆزمەوە چی بۆ دۆزمەوە بیکەم بەگژیا چونکە بەڕاستی ئەم شتانە تێچێت تقریباً ملیۆنێکی تێچێت والله پارە مشکلە نییە جەنابە بەسی شەکەمان بۆ بکەی پارە مشکلە نییە وەنیە بەسەر ئەو چاوانم هەر ئێستا یەک تەلەفۆن بۆ دیری گومرگەکەم بەس ڕقەمەکانی لەلایە نا کاک شەوکەت نا کاک شەوکەتیان تەلەفۆن بۆ ئەومەکە بەڕاستی ئەمەنەم تەکلیف لێ کردووە ئێستا تەسەوەرەکەم یەکسەر کوێ بەقیناوی تری شەکەم بۆ نەکە بە مدیرەکەی خۆی بڵێ ڕەنگە باشتر بێت بە مدیرەکەی خۆی بەڵێ بڵێ بە مدیرەکەی خۆی بەڵێ بە مدیرەکەی خۆی تۆ بۆسە بزانم ئەیناسم ناوی چییە؟ مدیرەکەی خۆی ناوی عەقیل فەرهادە چی؟ عەقیل فەرهاد ئەو بەچی دیکە؟ ئەی ناسی ئەی جەنابتە؟ والله ئافرەم خوا بگرێ زووتم وتە عەقیدە بەچی دیکە عەقیل بەڵێ عەقیدە ئێستا ئەی نەفەرە چۆڵمان باوەڕ نەهەبێ کورێ بە شەڕ سەحمەد شەڕەتمانێ تر لەگەڵەوە ئەنەوە نیە شەقێکی ڕەحمەت لە دایک و باوشەوەی کە منی نار بۆ لای تۆ کورە فەریدو نەزانێت تۆ بابەسی فەریدو نەداوە کەم قوربان فەرهاد فەرهاد کورە من دایما گوێ نایەنێ زۆر بە فەرەنگیانمانیەکەم و فەرهاد ئەمە ئێمە ئەجا ئەو کوڕێکی زۆر زیتەڵە و بوتبوویا ئەو بۆ ئازام چاوەترز بوو مەکتەبی تەواو کردیتر ئێمەش بۆ ئاسەی نەهامەتی و دەدە سەری و ڕاکە وەرە و بڕۆ من مەکتەب بۆ تەواو دەکەن سوترە لە شوێکتری مادیەوە لە مەعسکەر لە عسکەریە ئەو کاتە شەڕی هین بوو حربەکە بوو لە شەلەمچە زانی شەلەمچە لێوین کاتێک زانی لە موسیقی کەوت ناو قسەکە سار بوو تۆپەکە کەوتەنەوە دەقیێوانە جا خوایەشێ نەیەوێ بیکوژێ ئاوایە خوا هێرێکی زەیرە قسەیە مەسەلە ئاوا تۆپەکەم دابدو دەستەکە بە خواردنی خواردێکی گەرم و بەرزت کورە بابە تۆ هەر بوو تایە فەرە ئەزانی چۆن ئاوا بە شەقتی هێڵێ ئەو کات فەرهادە حەقتی هێڵێ دەکەواتە ئیشەکەمان بەیسەر بوو ئەلو جان جەنابی وەزیر جان قوربان جان زۆر خەجاڵەتم ئەبوایە من دوێنێ بە ڕێبکەوتمایە بەس خۆ خەڵک هێڵێ نەبەخوا کەس نایەڵێت دە تۆ جۆ بگرە هەچ کاتێک کۆبوونەی وەزارەتە نەبوو پێم بڵێ تێگەی کورە هەر خوا داینەوە بۆ باخەکەی تۆ دانیشین کورە هەموویم لێ یادە بەخوا هەر هەمووی سبەینێ بەڕێکەوە بەسەر چاو چووکتم توافز باوەڕ و قەنەعەتە بێ تەکلیفی وانێ ئەمە باخێکی زۆر گەورەی هەیە چی و ماچی مەڕاگرت کاکریژان بەس بۆ خوایە خۆتان نزانن ئەمە تەکلیفی دەوێت تێچێت پارەی تێچێت نانە بەسەر چاو بێقیمەتە ئەو فەرهاد بەڵێ هەی ئەلە سەڵا بە ئاشکرا داوای پارەکە یعنی ئاوا بەبێ پەردە زۆر زۆر سێجارە دەستە خۆش لەسەر نەسیحەت بۆ کێشەیەک نییە بەس من یەشتی تر ئەڵێم داوای ئەزانی چەند دەکات ملیۆنێکی تێچێت ملیۆنێ دەوڵی کێشەنیە بەس من ئێستا پارەم هەڵ نەگرتووە ئەگەر عەزێت کێشی جەنابی کاک شەوکەت ئەگەر عەزێت لەگەڵ مابێت تا دوکانەکەی خۆم هەم پارەکەشتی چایشیش پێیەکەوە خۆینەوە بە ئەو مەکەشکێتە بینمانەوە باش نییە دەفەرمایی وەڵڵاهی ئەزانی چۆنە معنای نییە من ئێستا دوکاندار کەچی خۆڕانی کرد و پارەکە بۆ وەختێکی کە بەسەکەوە
يعني نایە لەگەڵ نەبخوا بۆم ناکرێت دوکان ناتوانێت ئەزانی چۆنە من وعد بێ وعدە دەیمە جارێکێم و چاژەخۆن و تعرفی زیاد لە باشە ئاخر من لەم کاتەم باشتر دەست ناکرد بەڵێ لەم کاتەم باشتر دەست ناکەوێت هەی ساختە چی قوڵ بڕ قادەی هەر بە شاری کات راوسێ بە تەلەفۆنی مەفیقتە یەک تەلەفۆن واحد فەرەیت و لەگەم تێدان الله تۆ بۆچە تۆ وەزیرە ناسیە دەم درێژ برعقیت فەرهادم ئەوەی کە ئێستا ژنێوە پیا و شەقشەقێنێ پێ شخصيتم بين بخواه هذه بزانم تيتا بلام راح يفرهاد توسي صدفة هيك ولد واحد فر ليك البوليس خانة هم يعني ايش شوي ليش شكم احوالي شاكيت فرهاد ايش بس باشا كل بيس جنكا ولا كل هذا خير أبغى نكرر بس إيه بوشورا پیاوەتی تووشی ناپێت ڕ چم بەلای شکۆ دەستا خۆش برادەرێک گیانەکە بە قوربان بە قوربانم چیتر مساعدان هەبوو لە هەموو شوێنەکە ڕۆحی هاوکاریانە بووە بە قوربانم تۆ پێم بە ساقل بزانم زۆرم ێمەوە لێرە براتو ئێستا لەکوێتە دامە ئەوە بێزاوە تاقیق بێ تاقیق لەسەر بکە و دوایەوە حاکم سژنێکا تا ڕۆژی مەحکەمە ئەنجا حاکم قەرارێکی بووە دەرکەیتە خوا ئەزانێ گاڵێرە یاپەم و یاوە تا عیدام یاوە تا ئەبەدی نەگبەت وکە ڕۆژ و قوڕ بۆشیدایەوە چۆن بەدەستی خۆ قوڕ بۆ خۆم گرتەوانی ئەی باشە بە قوربانی چاوم تۆ بکەنەوە بزان زۆر ئەمێنمەوە یاکەم چەند ئەمێنمەوە کۆرە مانگ دوو مانگەوانە هەر باز دەبێنە ئەگەر شانسی خۆ ئەوە شەژمان حکم بەرنە سژنا بۆ خۆ داڕزی بۆ خاتی خوا بۆ خاتی خوا سوحبەتی وام لەگەڵامەکە بە قوربانم خۆ یعنی من پیاوەتیم کردو کەسی هەر لە خۆی بوو بە ناپیاوی ئەگەر تۆ ئەڵێم بە قوربانم تۆ هیچ پێ ناکرێ من والله ئێزانی چۆنە عیلاجێکم کە عیلاج مەساقەوە نەگبەت تۆ بچی عیلاجێکی ئەو دەمودانی خۆ بکەی باشتر نییە قۆڕی ئەمە ئەوە بڕی ها دەبەم مەساقی تۆ گوێ بگرن والله من شخصی خۆم کەس ناناسم بەڵام ئەگەر کە سوکاری هەیە و کە سوکاری باشی هەیە بابێن قسەیەکم لەگەڵا بکەن ئەیانێرم بۆ لای شخصی ئەی بە قوربانی ئەو چاوانە بوو واللهی ئەگەر مەجال هەبێت من دوایی ئەویش بە هاوکاری ئێوە پەیوەندیشان پێوە بکەم کە سوکارم زۆرە بەش و پێم فریام کە من بە ساقە بوو خۆ من شتەکەم زەمبەکەم تۆمەکەمەوە نەگەورە نییە تۆ زانی چی بکە بنێرە بە شوێن کە سوکارەکە تا بابێن بۆ لای خۆم قسەیان لەگەڵا بکەم ئەیانێرم بۆ لای کەسێک بڕۆبێ هیچی لێ عاسی نابێت دەستەکە بە شارە زەردەوەڵای بڕۆبێ هەنگە بڕێ هەنگ پێوەینە بە قوربانە بە قوربان تەشەکوور دەکەم بە قوربانم ئەوە چییە بۆ ئەوەی پێیان بە بزانم چییە و زەلامە تۆ هەقت چیە تۆ بیانێرە بۆ لای خۆم ئەنجا بزانە براو چی بووەکە ئەزانم هاتم بۆ لای تۆ چییە زەلامەکەت ئی بڵێم بەشکو بچم بۆ لای ئەو ئەزانی کێ شەوکەتە فەنی